سەرلەبەیانی ئەمڕۆ خوبا تاڵەبانی جێگری سەرۆگۆزیرانی هەرێمی کوردستان لەگەڵ لیژنەی ئەمنی پارێزگاری سەیمانی کۆبەوە. دیارە ئەم کۆبوونەوەی خوبا تاڵەبانی دوایەوە دێت کە ئەم شەو هێرشێکی درۆنی کرایە سەر باڵێن گردی کۆنی UN لە گەڕەکی بەرانان لە شاری سەیمانی. بۆیە ئەمڕۆ خوبا تاڵەبانی سەردانی پارێزگاری سەیمانی کردووە و لەگەڵ ئەودا کۆبوونەتەوە و دیارە سەردانەکەی خوبا تاڵەبانی بۆ چەند شوێنێکی دیکەش دەبێت، بەڵام ئەوەی کە هەیە ناوەڕۆکی کۆبوونەوەکە بەم جۆرە بووە کە سەرلەبەیانی ئەمڕۆ خوبا تاڵەبانی هاتووە لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر پارێزگاری سەیمانی و لەگەڵ جێگرەکەی و لەگەڵ هەندێکی دیکە لە باڵێن ئەندامانی ئەنجومەنی پارێزگا ئەمان کۆبوونەتەوە. باسییان لەوە کردووە بە جۆرەیە و زانیاریانەی دەست ڤار کەوتووە، باسییان لەوە کردووە کە شاری سەیمانی نابێتە لایەنگری هیچ باڵێن ئەم جەنگەی کە ڕوودەدات لە ناوچەکە. ئەمان هەرێمی کوردستان و شاری سەیمانیش بە تایبەتی پێگەی خۆی هەیە، سەنگی خۆی هەیە و نابێتە لایەنگری هیچ لایەکیان. بۆیە ئەمڕۆ ئەم کۆبوونەوەی خوبا تاڵەبانی لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و لەگەڵ ئەندامانی باڵێن لەگەڵ و کەسانی دیکەی کە بەژار بوون لە کۆبوونەوە کە تەنها ئامانجی سەرەکی ئەوە بووە و ئەم کۆبوونەوەیەک و باسم کردوایەوە هات کە ئەم شەو هێرشێکی درۆنی کرایە سەر بەڵێ ئێستا دیارە پێدەچێت کۆبوونەوەکە ئیتر تەواو بوو بێت و ئەو ئۆتۆمبیلانی کە دەبینن لە دەروازەی دیمەنەکان لە دەروازەی بەردەم باڵێن دەرگای پارێزگای سەیمانی ئەو ئۆتۆمبیلانن کە لەگەڵ ئەو لیژنەی ئەمڕۆ کە خوبا تاڵەبانی کۆبووەتەوە لەگەڵیان. دیارە ئەوەی کە لە دیمەنەکانیشدا دەبینن ئەو کۆبوونەوەیەک و باسم کرد تەنها لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر نەبووە، بەڵکو چەند لایەنێکی دیکە و چەند شوێنێکی دیکە دیارە بەژار بوون لە کۆبوونەوەکەیە. ئەمە بەسمەوەیە کە لەگەڵ چەند فەرمانگە و بەڕێوەبەرایەتێکی دیکەش کۆبوونەتەوە ئەمڕۆ لە نێو ئەم بینایی کە لە دیمەنەکان دەبینن لە نێو بینای پارێزگای سلەیمانی خوبا تاڵەبانی لەگەڵەواندا کۆبووەتەوە. ئێستا کۆبوونەوەکە کۆتایی هاتووە و لە دیمەنەکانە بینیتان بەشێک لەو ئۆتۆمبیلانەی کە لە نێو ئەم بینایە هاتنە دەر ئەو کەسانە بوون کە ئەمڕۆ خوبا تاڵەبانی لەگەڵیان کۆبووەتەوە. دیارە من هەوڵەدەم زانیاری زیاتر وەربگرم سەبارەت بەو ناوەڕۆکی کۆبوونەوەکەی ئەمڕۆی خوبا تاڵەبانی لەگەڵ دکتۆر هەڤاڵ ئەبوبەکر و لەگەڵ ئەو کەسانی دیکە کە خوبا تاڵەبانی لەگەڵیان کۆبووەتەوە. دیارە وەکو باسم کرد ناوەڕۆکی کۆبوونەوەکە تەنها بۆ ئەوە بووە کە دوایەوە هات، یعنی کە ئەم شەو ئەو هێرشە درۆنیە کرایە سەر گردی UN کۆن لە گەڕەکی بەرانان لە شاری سەیمانی. ئەوە هۆکاری سەرەکی کۆبوونەوەکەی خوبا تاڵەبانی بووە لەگەڵ پارێزگاری سەیمانی و لەگەڵ لیژنەی ئەمنی شارەکە کۆبووەتەوە. دیارە ئەم کۆبوونەوەی خوبا تاڵەبانی وەکو سەرەتاش باسم کرد بەردەوامی دەبێت. هۆکاری سەرەکی کۆبوونەوەکان باڵێن ئامانجی سەرەکی کۆبوونەوەکان ئەوەیە کە شاری سەیمانی و هەرێمی کوردستان نابێتە ناوەندێک، نابێتە لایەنگری هیچ باڵێن لایەنێکی ئێسای شەڕەکە و دۆخی سەقامگیری شارەکە و ناوچەکە لە بەرچاو دەگرن و ئەو باڵێ خاڵتانی کە پێویستە ئەم شەو بینیمان هەریەک لە تیمە فریاگوزارەکانی شاری سەیمانی لە خۆبوردووانە هەتاوەکو بەرەبەیان لە نزیک ئەو شوێنە بوون کە ڕووداوی هێرشە درۆنەکەی کرایە سەر تیمەکانی ئەمبوڵانس، تیمەکانی فریاگوزاری دیکە لەو ناوە بوون و تەواو بلایانی ئەمنی شوێنەکە پارێزرا بوو و داوایان لە خەڵکە کرد، تەنها میدیاکانیش نەیان دەویست نزیکی شوێنی ڕووداوەکە بن. بۆیە کۆبوونەوەکەی ئەمڕۆی خوبا تاڵەبانی جێگری سەرۆگۆزیران لەگەڵ هەریەک لە پارێزگار و لەگەڵ ئەو لایەنانەی دیکەی شارەکە لەگەڵ باڵێن لایەنە فەرمی و لەگەڵ ئیداری شارەکە کە کۆبوونەتەوە ئامانجی سەرەکی کۆبوونەوەکە ئیتر ئامادەکاریە بۆی ئەگەر بەهاتوو لە داهاتووە چکە ئیتر بتەوێنێتەوە شەڕە و وەکو دەڵێت یەخەی گرتوین. بۆیە کۆبوونەوەکان بۆ ئامانجەیە بۆ ئەو هەوڵانەیە کە ئەگەر بێت و لە داهاتووە هێرشی درۆنی کە بکرێت یاخود هێرشی دیکە هەر جۆرێ بێ بکرێت ئیتر ئامادەکاری تەواو بکرێت لە شاری سەیمانی بۆ
ڕوبەڕووبوونەوەی هەر حاڵەتێکی لە حاڵەتێکی کتوپڕ هەر حاڵەتێکی نەخوازرا و لە شارەکە ئەگەڕ ڕووبدا.